30 ساڵ بەسەر ڕاگواستنی هاوڵاتیانی قەزای پیشدەردا تێدەپەڕێت و وەک ساڵانی ڕابردوو لە یادێکی سارد و سڕدا و با بێ بەشداری بەرپرسانی باڵای حکوومەت یادەکە کرایەوە. 30 ساڵ پێش ئێستا تەواوی خەڵکی قەزای پشدەر بۆ ئۆردوگا زۆرەملێکان ڕاگوێستران و تەواوی ماڵ و ملک و ڕەز و باخی هاوڵاتیان سووتێندران و دواتریش خانووی هاوڵاتیان تەقێندرانەوە و بەو شێوەیە ژیان لەو قەزایە کۆتایی هات. سەرۆکی شارەوانی قەڵازێش دەڵێت تا ئێستا ئاسەواری ڕاگواستن با سەر هاوڵاتیان و شارەکەدا ماوە و بەهۆی قەیرانی داراییەوە نەتوانراوە بەشێک لەو پرۆژەکان جێبەجێ بکرێت. گومان لێکەوتەکانی ڕاگواستن لە یازالیش بەردەوامە ئەو کاتۆ کە ئەم شارە لەگەڵ زەوی تەخت کراوە چۆڵ کراوە خەڵکەکەی لێک دابڕێنراوە بۆ کۆمەڵە شوێن بڕاوە لە یازالیش پەیوەندی کۆمەڵاتەکان کاریگەری ماوە خەڵک هەیە ئێستاش نەگەڕاوەتەوە ئەم شارۆە کە کاتی خۆی ڕاگواستراوە بۆ ئۆردوگا زۆرمێلەکانی سنووری پارێزگای هەولێر و سلێمانی. ومێد دەکەین لەگەری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک ئاوڕ لەو ناوچە زیان لێکەوتانە بدرێتەوە کە بارتەقای قوربانیەکانی خەڵکی شارەکە بتوانین بودجەیەکی پێویستی بۆ تەرخانکردن و بە پرۆژەی خزمەتگوزاری خزمەتی زیاتری خەڵکە خۆراگرەکەی شارەکە بکەین. پرۆسەی ڕاگواستنی قەزای پشدەر با سێ خۆناغ دەستی پێکرد و سەرەتا گوندە دوورەکان ڕاگوێستان و دواتر گوندەکانی دەوروبەری قەڵازێ و پاشان لە 1 حوزەیرانی 1989 ڕاگواستنی قەڵازەی دەستی پێکرد و 25 هەمان مانگیش کۆتایی با پرۆسەکە هات و تەواوی خەڵکی قەزای پشدەر بۆ ئۆردوگا زۆرەملێکان ڕاگوێسران. وەکو خەڵکی پشدەر داواکارین لە حکوومەتی هەرێم و حکوومەتی فێدرالی عێراق پەلە بکەن لە قەربووکردنەوەی جینۆسایدی پشدەر لەبەرەوەی کارستاتێکی دژەمرووی وەقڕکردنی کۆمەلگا بووە لە ناو پشدەر. ئەمە وەکو قەزەی جینۆساید تەنیا لە عێراقدا ناسراوە. ئەمە داواکارین حکوومەتی عێراقی فیدرال ببێ بە ئەندام لە پەیمانی ڕۆما بۆ ئەوەی جینۆسایدی پشدەر و شوێنەکانی تری کوردستان لە بەجیان بناسەندرێت. شارعاڵێکیش دەڵێت لە ساڵی 2010 سکاڵایان لە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە سەر ئەنجامدەرانی تاوانەکە تۆمار کردووە، بەڵام بەدەر لەوەی با جینۆساید ناسێنراوە تا ئێستا هیچ قەرەوویەکی هاوڵاتیانی قەزای پشدەر نەکراوەتەوە. ئێمە لە ساڵی 2010 لە دەرگای باڵای تاوانەکانی بەغدا وەکو داواکار و سکاڵاکەر بووین لەسەر ڕاگواستنی قەزای پشدەر و مۆزوعەکە گەشتە ئەوەی کە بڕیاری بە جینۆسایدکردنیدا، بەڵام تاکو ئێستا هیچ قەرەبوویەکی هیچ شخصێک نەکراوەتەوە لە دەبەری پشدەر. داواکارمان ئەوەیە پێشتریش باسم کرد، ئێمە داواکارمان ئەوەیە لە حکوومەتی عێراق لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە هاوکاری خەڵکی دەڤەرەکە بن بەڕاستی بەپێی هەموو یاسا و عرف و عادەتێکی نێودەوڵەتی خەڵکەکەی ئێمە مستحقی ئەوەیە کە قەرەبوو بکرێتەوە. پاش 30 ساڵ لە ڕاگواستنیدا تا ئێستا هاوڵاتیانی قەڵازێ نیگەران لە کەمی خزمەتگوزاری و داوا دەکەن حکوومەتی هەرێم قەیرانی دارایی نەکاتە بیان و بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی خزمەتگوزاری بۆ خزمەتی هاوڵاتیان. قەڵازێ کە ناوەندی قەزای پشدەرە، ئەو قەزایە لەگەڵ 5 ناحیە ژمارەی دانیشتوانی دەگاتە 160,000 کەس وەک هاوڵاتیانیش باسی دەکەن تا ئێستا ئاوڕی پێویستیان لێ نەدراوەتەوە و خزمەت نەکراون. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پشدەر.